دکتۆر گیان دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم سەرکەوتوبی بۆ تەلەبانی کە دوای لە وەرزی دووەمان ناهومێ دەبن هەموو مامۆستایەت ئەتوانێت تەکتیکی خۆی بەکاربێنێ. ئێستا من کە تەلەبەیەکم هەبووە خراپ بۆ توێتی مەکتەب تەرکەکەم هەستاومە خستومەتە گروپێکەوە کە قوتابی زۆر یعنی زیرەکی تیابووە لەگەڵ ئەوەشا تەشجیعی قوتابیە زیرەکەم کردووە و مەگەر تۆ تەئسیر بکەیتە سەر ئەو قوتابیە ئەو کاتە دەرەجە بە تۆش ئەیەم و ئەویش تەشجیع بووە و توێتی مەکتەب تەرکەکەم دوای چەند ساڵی سەیرم کردووە لە معهەدا خەریکە تەخەڕوجەکە و دەستخۆشی بۆ من کردەوە و توێتی مامۆستا بانگێشتی حەفلەکەتەکەم. تەجروبەیەکی جوانە، یعنی چۆن بتوانم قوتابی خۆی بەکاربێنم بۆ خۆی، چونکە فکرەکەی جوانە تەلەبە هەیە لە من تێناگا با من پرۆفیسۆر بم لە زانکۆ بەس لە قوتابێکی تەنیشتی خۆی لە زانکۆ تێدەگا با جەنابەت 20 ساڵە کیمیا فیزیا بڵێت و بەڵام ڕەنگە لە تەلەبەیەکی تر تێبگە. کاگاراز ئەگەر کۆمنتێکی هەبێت بابەتێکی هەبێت دەستخۆش مامۆستا ساورینجان. کاک تۆ گیان دەستخۆش بە بەرنامەکە و وەڵام من لەسەر خاڵ قسەیەکەم ئەویش نەبوونی توێژەرە بەڕاستی، یعنی مەکتەبی 700 تەلەبەیە 400 تەلەبێت توێژەری نییە. من یەکی مامۆستا 25 سەمەیە بەڕاستی، یعنی هەر پێڕاگەم بەشی وانە و دەرزەکەی خۆم کەم بەڕاستی لەگەڵەوە شەمە تەرخەمی ناکەین بێومێدیش نابین کۆڵیش نادەین، یعنی دەوری توێژەری شەبینین و بەردەوامیش خەریکەمین لەگەڵان، بەڵام توێژەر ئیشەکەی ئەوەی کە لێ کۆڵینۆ لەسەر چیکە لەسەر هەموو تایبەتمەندەکانی تەلەبەکە. توێژەر گرنگە، ینی بۆچی گرنگە لەوە چی ئەو قوتابێک کێشەی کێبە بەجددی ناتوانێت لەگەڵ باوکە قسەکە لەگەڵ دایکە ئەتوانێت لە ڕێی توێژەرەکەەوە ئەگەر تووشی کێشەیەکیش بێ توانی بە ئاسانترنی شێوەی هێوریکەیتەوە. ئێمە مامۆستاش پێویستمان هەری بەزدی پێویستمان بە توێژەرە ئەتوانی ئێمەش ئیسفادە لەو توێژەرەکەین، یعنی ئێمە شایانی هەڵێن قوتابیش شایانی هەڵەیە کەواتە ئەوەی کە خۆت باسیکرد نەبوونی ڕاوێژکار لە قوتابخانەکانە بەڕاستیمە زیانێکە بەرامبەر پەروەدە. بەڵام سێرەکەی لە خوێنگە ئەهلیەکانە زۆر گرنگی بە توێژەرە درێ مەسەلەی تێکەڵبوونی قوتابی زیرەک و مەسەڵەی ئاز لاوازوانە ئەوان دەستیان کراوەترۆک لە ئێمە، یعنی ئێمە لە مەکتەبە حکومەکانە بەزدی پامەندی کۆمەڵی یاسا و ڕێستین تۆ ناتوانیت لا بدی لەو یاسا. جوان دەستەکانە خۆش بێ خۆزگە بە خۆزگایە مەسەلەی توێژەری دەرونی و کۆمەڵایەتی کە دەرووناسی مراهقە خوێنن، دەرووناسی کۆمەلگا دەخوێنن، دەرووناسی مرۆڤەکان دەخوێنن. ڕاستە من و تۆژەگە پەروەردەمان تاوەکو دۆ شتێکمان خوێندو بەس کەم خوێندومانە وەکو ئەوە نییە 4 ساڵ بۆ نمونە بەڕێزێکە تایبەت بەس بە ئیشی لەسەر دەرووناسی و دەروون دروستی و لەسەر کۆمەڵناسی و لەسەر ئەوانە کردێ بۆیە ئەوان تەجروبەیان زیاترە، ئەوان زیاتر دەتوانن هونەری مامەڵەکردنەکە زیاتر بگونجێنن، کۆدی قوتابەکان بدۆزنەوە. من هەمیشە ئەمە موتۆ لە قوتابخانەکانی خۆشماوە ئێستا ڕۆژ بە ڕۆژ کێشەکان زۆرتر بووە. ئێستا جاری وایە یەک تەلەبەیەک بۆ خۆی مەملەکەتێکە، یەک تەلەبەیەک بۆ خۆی بەقەت پۆلێکی جاران بەڕاستی کێشە و ناڕەحەتی و بێتاقەتیە. کێشەکان ئێستا جیاوازە بە هەموو سلێمانی و هەولێر و دووهۆ کاتۆ لە هەفتاکان و هەشتاکانە فکرێ هاوڕەگەزبازی نەبوو نەبیسترا و زۆری شەرمن بوو. ئێستا ئەتوانین بڵێن هەفتانە دکتۆرە پسپۆرە دەرونیەکان دەڵێن دکتۆر گیان ئەم جۆرەشتانە و ئەم جۆرە بیر و بۆچوونان و ئەفکارانە دایک و باوک باسی دەکات. پێشتر خیانەت نەبوو، پێشتر مۆبایل نەبوو، پێشتر پۆڕن نەبوو، پێشتر سایت و پەیجە خراپەکان نەبوو. کەواتە هەموو ئەمانە بە زمانی حاڵ پێمان دەڵێت کە بەڕاستی دەبێ هەم خەمی خۆمان بخۆین، خەمی خێزان و خانەوادەمان و کۆمەڵگاکەمان دەبێت بێئومێدی و بێهیوایی لە قوتابیەکانمان و لە کۆمەڵگاکانمانە کەم بکەین.